لە ڕێگەی پەیامە پیرۆزەکەتان داوا لە دەنگدەران بکرێت. لە هەرێمی کوردستان هەندێک چین و توێژڕۆڵ و کاریگەری بەهێزیان لە نێو خەڵکدا هەیە و جێدەستیان دیارە. یەکێ لەو توێژانە مامۆستایانی ئاینین کە دەستێکی باڵایان لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هەڵوێست وەرگرتن لەسەر پرسە چارە نووسازەکاندا هەبووە. لەو ڕوانگەیەوە فەرمانگەی گشتی هەولێری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کۆنفرانسێکی لە ژێر ناوی ڕۆڵی زانایانی ئاینی لە وشیارکردنەوەی دەنگدەران لە پرۆسەی هەڵبژاردندا بۆ بەشێک لە زانایانی ئاینی شاری هەولێر ساز کرد. تیایدا داوا لە زانایانی ئاینی کرا وەک هەمیشە ڕۆڵی گرنگی خۆیان ببینن و هاوڵاتیان لە زەرورەتی دەنگدان و ممارەسەی ئەو مافە یاسایەی خۆیان ئاگادار بکەنەوە. ئەمڕۆ بە تایبەتی ویستمان لەگەڵ مامۆستایانی بەڕێزی ئاینی دابنیشین گفتوگۆ بکەین بۆ ئەوەی پەیامی ئێمە وەکو کۆمیسیۆن لە ڕێگەی ئەوانەوە بە تایبەتی لە ڕۆژی هەینی ئاراستەی هەموو ئەو دەنگدەرانە بکرێت کە بەشداری لە وتاری هەینی دەکەن تاوەکو سەردانی مرکزەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن و تەیکید لە ناوی خۆیان بکەنەوە چونکە هەرچەند دەنگدەران مڕاجعە بکەن بڕوامان وایە ئێمە لە نەتیجە لە تۆمارێکی زۆر سەرکەوتو نزیک دەبینەوە کە ئەم تۆمارە کەمترین گلەی و گازاندە و تێبینی لایەنە سیاسەکانی لەسەر بێت. بەشێک لە مامۆستایانی ئاینی شاری هەولێریشکە لە کۆنفرانسەکەدا بەشداربوون دەڵێن مامۆستایانی ئاینی هەمیشە هەوێنی ئاشتەوایی و تەبایی بوون لەم پرسە گرنگەشدا بە هەمان شێوە دەتوانن ڕۆڵی خۆیان ببین و خەڵک لە پێویستی چوونە سەر سندوقەکانی دەنگدان هۆشیار بکەنەوە. دۆستان و حتا نایارانیش ئەتەڕەبەوە دەکەن کە مامۆستایانی ئاینی لە هەموو دنیا لە تاریخشدا بە تایبەتی لە کوردستان ڕۆڵێکی ئەساسیانەوە لەو مەسئلەدا یعنی و لە واقعکەشدا دیارە و ئەوازیبی خۆشتیان بەڵام خەڵکانیش پێویستە بەجێ ئەو مامۆستایانەی کە مامۆستای ڕاستەقینەن شوێن کەوتوی پێغەمبەر و قورئان و سنەتی پێغەمبەرن بەجیان بکەن و داوایان لە ئێمە کردووە کە خەڵک هۆشیار بکەینەوە چونکە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی کە هەردەم لە پرسە چارە نووسازەکان لە پرسە گرینگەکان ئێمە ڕۆلی باڵامان هەبووە لە ئەمن و ئارامی ئەم وڵاتە ئێمە دەستێکی باڵامان هەبووە چونکە ئاینەکە داوا لە ئێمە دەکا ئەوە بکەین ئەوەی ئێمە دەیکەین ئەوە تەطبیقکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئاینی پیرۆزی ئیسلام هەردەم لەگەڵ ئاشتی لەگەڵ پێکەوە ژیان داوا لەمە خودی مامۆستایانی ئاینی دەکات کە خەڵکی ئاگادار بکەنەوە دێڵ مامۆستایانی ئاینی ناو خەڵک و کۆمەلگا خەڵکێکی زۆر بە تایبەتی لە ڕۆژانی هەینیدا خەڵکێکی زۆر گوێ ڕایەڵی مامۆستا دەبن و مامۆستا کاریگەری خۆی هەلی ناو خەڵک و کۆمەلگا لەو ڕێگایەوە مامۆستایانی ئاینی بە خەڵک ڕابگەین و تەبلیغی خەڵک بکەن بەوەی بچن لە بنکەکانی دەنگدان دەنجی خۆیان لە بنکانی تۆمار دەنجی خۆیان ببینەوە بەڵکو لە ڕۆژی دەنگدان ڕۆڵێکی کاریگەریان هەبی و بتوانن وەکو پێویست دەنجی خۆیان بدەن. 30 ئەیلول ئەو وادەیە کە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریکراوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیش ئامادەی خۆی بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن لەو وادەیەدا دەربڕیوە فەرمانگەی گشتی هەولێری کۆمیسیۆنیش ئەو ماوە کورتەی لە بەردەمی داماوە بە هەڵی زانیوە بۆ ئەوەی لە ڕێگەی کۆنفرانس و گفتوگۆوە هاوڵاتیان هۆشیار بکاتەوە و زەمینە سازی بۆ پرۆسەکە بکات. زریان سەدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.